بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين وعلى آله وصحبه أجمعين. آجزان وخوشويستان الشوي كتير جمعي مباركة لخدمتي وبرز وخوشويستا ونسيسي في غمري صلى الله عليه وسلم فتايبت سيري فاكي في غمري صلى الله عليه وسلم تبقى جنابي مع وصايا مدرس الوردة العنبرية في سيرة حضر خير البرية قشتني أوبا سوفاسي كبيغمبري صلى الله عليه وسلم لفاش غزاي بنو قريظي جملك كسركت وسريانا وخواي تبارك وتعالى زليلي كردن لبردمي بيغمبري وديني بيغمبري چونك خيانة يعني بيغمبر وديني بيغمبر مسلماناك أو بو آبان جوبو آقاري خوايانا قشتن كبيغمبري صلى الله عليه وسلم بالرياري خواب ولسر بنو قريظة چونك خيانة يعني بيغمبري لپاش بنو قريظة بيغمبري وثمان إتر وكو سعد كل معاذ دعاء كر فرمي نمكجي خوايتا قضي بنو قريظة يكلاي أبيتوا أو بخوا دعاء جيرا كر وبيغمبري فرمي إتر ولا موضوع هجوم ناكر هذا سرطان إيرش ناكر هذا سرطان بلكو إيوا هميشه ودائم سرطوتو ابنو بلكو إيوا تا استا دفاع تان كردوا بقري تان كردوا لموضوع أبي كافر بالقريب بكا وإيوه هيرشكر لدواي غزاي بنو قريظة وشنك أخواي تبارك وتعالى في غنبري أخواي سرخص وكافري زليل كده بردستيا إن الله يدافع عن الذين آمنوا ودفاع لمسلمان شون دفاع لما وصى إيمان دارنا في غنبري أخواي صلى الله عليه وسلم وعدكي وعد الراسة شنك وعد إخوايا وفي غنبري أخواي إن الله لا يخلف الميعاد لدواي أما في غمري حزتي محمد يقول المسلمين بصفايك وسريي بيضن كتبيك بو منطقة بناي قطاع كخبيليك لبني بكر تقريبا خلق يمام ومنطقانا قومكي سمامة كري أثالي حنفي كما أدري أشديان هو قبيليان هو في غنبري ناردي شو أواني شريكو الجولان كبرانبري مدينة في غنبري هيرج بيرا في غنبري محمد يقول المسلمين رضا ونقض فايدة سبيه فرمي بروب قبيان خوي سينا فر روشت بأمري في غنبري محمد يقول المسلمين شون برقي أصحابك كان في غنبري نقر كمالك يعني ليه بديل قتل وأويتوا غنيمته أويتوا أوان آمادان كلو وشربوا في غمري كود دسي في غمري أصحابي في غمري يك لون فرانا جيرا ثمامه جاء ثمامة يقري آثاني حنفي كرئيس قبيلته قبيلة بني بكر في غمري صلى الله عليه وسلم هنا وتانتو بي بس نو بقوة كي مسجوتته بس تيانو بقوة كي مسجوتته وشنك كافر أماني نية أجل نبسط له وشيء ضربة با وقت منافقان سلمي دعاء في غمري صلى الله عليه وسلم أو مثلا حضرتي عثمان شهيد كر حضرتي عليان شهيد كر حضرتي عمريان شهيد كر بحساب يقولون بأفواههم ما ليس في قلوبهم بدم إيماننا ورمض إيماننا نبو وقو أبو لؤلؤ المجوسي لدعاء وداعي لحضرتي من النيوشة عبد الرحمن يقول ملجم خوارج كان لن يجي بيانات إلى حضرت علي كرم الله وجهه بالحال يا غمري صلى الله عليه وسلم فأوعدي في دابي بارزة والله يقسمك من الناس لا حياته لما مات يسج قبلك في غمري بارزة هي زنية كنت أنا إنساني قبلي في غمري لا دعاء آيات في غمري فجمع حرس النار بلا مم كافرك في غمري فين بي بس نوا يا غمري حزري أوي ليك حسركم كسبنا مسلمان بلان معاملة في غمري لقال يا جوعان أي فمكان خوارن باشا بيني رئيسي ليه بقرن بأدب اللقابع يعني جوين دان وقصوتن الإسلام هنية مسلمان دنبيس نية مسلمان تانا در نية في غمري فرمي أخلاق تان جوان بيه لقابع بتايبت لقل ثماما في غمري بيني كبستان ذبك والله كان مدينة وفي غمري شو بلاي فرمي أي ثماما
ڕەت چییە بۆ چوونە چییە چی لە لای تۆ هەیە خواس و باس و دەنگ و باسێک هەیە لای تۆ وتی ئەی پێغەمبەر وتی ئەی محەممەد بە پێغەمبەری نەزانی ئەی محەممەد ئەگەر بمکوشی ئەوە تاوانی کوشتنەوەیە قیساس ئەو کوشتنەوە هەر کەسێ من بکوژێت ئەی کوشتنەوە ئەگەر چاکەم لەگەڵا بکەن چاکەت لەگەڵا کرێتەوە بەرحاڵ پێغەمبەری خوا 3 ڕۆژ لەسەرێک ئەمەی لێ دووبات کردەوە لێی دووبارە کردەوە ڕەت بۆ چۆنت سمامە هەر ئەیوو ئەوەی کەوا پێم وتی ئەی محەممەدی کوڕی عەبدوڵڵاه ڕەم نەگۆڕیوە بمکوشێت کوشتنەوە چاکمی لەگەڵما چاکن لەگەڵتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەری سێم ڕۆژ فەرمی دەستی بکەنەوە بە حورمەت و ڕێزەوە کە لێتان گرتووە هەر بە حورمەت و ڕێزەوە بەریدەن ئەنزل الناس منازلهم بەریاندا ئەفەرمێت ڕۆژ تا نزیکی باقیع قەبرستانی باقیعی هەردەق و ڕەحمەتی ئەصحابی پێغەمبەری خوا کە شوهەداکان لەوێن ئەفەرمێت ڕۆژ لەوێ خۆی شۆری خۆی پاک کردەوە سمامە اینجا هاتەوە بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکسەر لە خزمەتی پێغەمبەری خوا فەرمی ئەشهەد ئەن لا إله إلا الله وأنك رسول الله إيماني أنا لقسمت پیغمبری خوا صلی الله علیه وسلم پیغمبری خوا فرمی ام چند روشک لیره بوی بو ایمانت نینا فرمی اگر ایمان بینا لترس ایمان بینا بلام من اخلاقی جوانی تو اصحابکان و هاولکان بینی وإنك لعلى خلق عظيم اخلاقی جوانی تو وای لکرد مسلمان والله أي محمد أي پیغمبری خوا یا رسول الله صلی الله علیه وسلم پێشووتر دەموچاوێک کە زۆر بێزراو بێ لای من و زۆر ڕقم بێ لێی دەموچاوی تۆ بووە ئەوانەی کەوا زۆر بێزراون لای من قێزەون بن من ڕقم بیانیان ئەسحابەکانی تۆ بووە ئەو شارەی کەوا زۆر ڕقم بێ لێی شاری مەدینە بوو بەڵام ئێستا ئەو دەموچاوەی کە زۆر خۆشەویستە لام دەموچاوی تۆ یا رەسوول الله ئەوانەی کە زۆر بەڕێزن لام لأولاد ومال ومنداڵێکم هاوڵەکانی تۆن یا رەسوول الله ئەو شارێک کە زۆر خۆشەویستە بەلامەوە شاری مەدینەی پیرۆزە یا رەسوول الله جا ئەمە لە سیرا و بوخاری موسلیم ئاماژیان پێ کردووە بە مامۆستا هێناوێتی ئەفەرمێن ئەخلاقی جوانی پێغەمبەری خوا وای کرد ئەم ئەسیرە ئەم ڕئیس عەشرەتە ئەم ڕئیس قەبیلە موسڵمان بێ بۆیە هەمیشە و دائیم پێغەمبەرەکەی ئێمە صلی الله علیه وسلم تأکید لەسەر ئەخلاق کاتەوە لەسەر ڕەوشتی جوان لەسەر کردەوەی جوان لەسەر وتەی جوان لەسەر گوتاری جوان چونکە خوا پێ فەرمووە وإنك لعلى خلق عظيم کابرا بەدت تێگرێ تۆ ئەبێ بەڕاستی گوڵی تێبگری بەمە خەجاڵەتیەکەی وەکو قورئان ئەفەرمێت ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم أما لسورة فصيلتها فأفرمت هیچ کاتێک یەکسان نییە وەک یەک نییە چاکە و خراپە و یەک نییە تۆ ئەوەی کە خراپە دەگەڵاکە تۆ بە چاکە وەڵامی دەرەوە ئەحسن كما أحسن الله إليك چاک بە لەگەڵ خەڵکا و خوا چاکە لەگەڵتا ئەو خراپە بەڕاستی تۆ باشە بەم ڕۆژدە جوانە بەم سەردەخەنە بەم پێگەنینە بەم ئەخلاقە بەرزە تۆ ئەتوانی بەرامبەرت کە جوێنت پێگا غیبەت دەکا زەمت دەکا بوتانە وەکا خراوە بەرامبەرت تۆ خەجاڵەتی کەی وای لێ بکەی خۆی بەڕاستی بڵێ من زوڵم ئەکەم لەم بەرامبەرمە لەم کەسە زوڵم ئەکەم کەسم یەکەم بوتانی وەکەم غیبەت یەکەم باسی یەکەم قسەی پێڵێم جیاتی ئەوەی کەوا من پاداشی پیاوەتەکانی مەمەوە بۆ ئیتر ئەم کەسە ئەگەر عەقڵ و ژیری تیابێ العاقل یەکمل الئیشارە بەڕاستی ئیتر بەسیەتی ئەخلاقی بەرزی تۆ وای لێکە مسڵمانیکە ئیمانداریکە بە ئەخلاقیکە چاکیکا لەگەڵتا وای لێ بکا بیکا بە دۆستی تۆ وە قورئان فەرمێت بەڕاستی کە تۆ بە ئەخلاقی جوان بەرامبەرەکەت کە خراپە لەگەڵتا تۆ بە ڕەوشی جوان و ئەخلاقی جوان لەگەڵا ڕۆشتی ئەو دوژمنایەتی ئەبێتە دۆستایەتیەک کە ئیتر دۆستایەتێکی وابێ بەهێز بە قووەت تۆکمە کوردانەڵە موو بە بەینانە ناچێت دوژمنایەتەکە لەو وای لێ دێت قورئان ئاماژەی پێ کردووە جا ئەم قیسەی سمامەکە
محەممەدی کوڕی مەسلەمە بە ئەمری پێغەمبەری خوا ئەو سرێگرتیان سەرەکەی ئەم قەبیلە هەموویان موسڵمان بوون حتا لە کاتێکە مسەیلەمەی کەزاب کە هات چوو بۆ یەمامە بەناو قەوم و کەسەکانی فەرمی دوو پێغەمبەر نایە لە کاتێکە مسەیلەمە کەزابە محەممەد پێغەمبەری خوایە قەوم و کەسەکەی من بەگوێم بکەن ئەم پیاوە درۆتان لەگەڵاکە من درۆتان لەگەڵا ناکەم تەنها حەسەتی محەممەد مستەفا پێغەمبەری خوایە یعنی وای لێ هاو ئەخلاقی جوانی پێغەمبەری خوا وای لێ کرد کە خۆی و ماڵ و ئەولاد و منداڵی فیدای ڕەسوول الله بکات صلی الله علیه وسلم دا سیرەی پێغەمبەری خوا هەمووی دەرسە هەمووی خاوەنی مەسەلەی وانە و دەرسی بەسوودە بۆ ئێمەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە تایبەت ئالەم چیرۆکە کوردەی ئەم ئەسحابە بەڕێزەی پێغەمبەری خوا ئەخلاقی بەرزی پێغەمبەری کەواتە تۆی موسڵمان ئەتەوێت دوژمنەکەت بەرامبەرەکەت قەنەعەت پێ بکەیت ئەبێ ئەخلاقت بەرز بێ لەگەڵ با ئەو دوژمناتی بکە با ئەو قسەتی بڵێت تۆ بێتە دەست خوا خوای تەبارەک وتەعالا زوڵم قبوڵ ناکات ئەگەر ئەوە زوڵمی لێ کردی هەر باسی کردی هەر غیبەتی کردی هەر ئیهانەی کردی دڵنیا بە خوا خۆی بۆ یەگێرێت بەس تۆ سەبرت هەبێت یعنی بەس تۆ ڕاستکە لەگەڵ خوا بەڕاستی عەفویکە بەڕاستی مەسەلە ئەخلاقت بەرز بێ لەگەڵیا ڕەوشی جوان بێ دڵنیا بە ئەو هەر خراپ بێ خوا ئەو زوڵمە قبوڵ ناکات خوا بۆی ئەنێرێت زەلیل یەکا لە بەردەستا خوای تەبارەک هەر لە دنیادا پێی ئەنوێنێ ئەو عەداوەتە کە بەرامبەر تۆیکا و تۆ هەر تەنەزولی بووەکەوە قبوڵی ناکا ڕۆژێک لە ڕۆژان خوا زەلیل یەکا زەلیل ئایا بەردەستی خۆت بێ یا بەردەستی دوژمنێک بێت ئەو کە چەند خراپە بەرامبەر تۆ ئەو دوژمنە ئەو خراپتت زەلیلکا و ڕەسواتەریکا بۆیە ئێمەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبێ هەمیشە و دائیم ئەو سەبر و ئارام ئەخلاقە بەرزەی کە پێغەمبەری خوا بێتی بەمە ئەیبینەوە ئەگەر لاماندا لەم مەنهەجە لەم دەرسە بەڕاستی سەرکەوتوو نابین خۆشمان دوایی ئەبێ کوردەواری هەڵە کاڵک و ئاژنۆشکێنین ئەگەر لاماندا لە سنەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئەگەر لاماندا لەم ئەخلاقە بەرزەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو کاتە دوژمنانەکەی بە قووەت دەبێ و بەهێز شەبێ لەوەیە چێ بەڕاستی جەنابەت نەک سەرکەوتوو بەڵکو زەلیلی بیتایە زەلیلی زیاتری بکەیتایە بۆیە دائیمە هەمیشە و دائیم ئەوەیە کەوا ئینسان لە بەرامبەری نەیار و ناحەز موسڵمان نەکا موسڵمانێک کە دراوسێتە پێغەمبەری خوا لەگەڵ کافرێکاوە کە ئەم کافرە ڕقی بۆ لە پێغەمبەری خوا بەڵام پێغەمبەری خوا نەرم بۆ لەگەڵ موسڵمانێک کە تۆ قسە پێ ئەڵێ ئیماندارە ئەم موسڵمانە کە تۆ مەسەلە بە ئەخلاقی بەرز بژوڵ لەگەڵیا هەڵسوکەوت لەگەڵا باش بوو باشە باش نەبوو بیدە دەست خوا دوعای شەڕی شتێ مەکە دوعای دادی بکەن دوعای شەڕ نەدە بخۆن خوای گەورە لە ملایەکمان ڕازی بێ خوا لە هەموو لایەکمان خۆش بێ خوای گەورە عاقبەتمان خێر بگێڕێ یا ڕەبی خوای لە ئەخلاقی پێغەمبەر شارەسامان کەی صلی الله علیه وسلم لەسەر سنەتی پێغەمبەری خوا بمانشێنە بمانێنە زیندوومان کەیتەوە خوای لە وەڵا و وەبا و فیتنە ئاشوب پارێزراومان کە خوای لە دژمنایەتی و عەداوەت پارێزراومان کە یا ڕەبی خوای لێت ئەپارێنە سەبر و تەحموڵمان بەرێ لە بەرامبەر نەیار و ناحەزانە یا ڕەبی خوای لێت ئەپارێنەوە بە ئیمان و بمانشێنە و بمانێنە زیندوومان کەرەوە خوای ئەم جسمان لێ قبوڵ کە بەرەکەتخەنە مەجلیسمانەوە لە ڕۆژی قیامەتشا لە خزمەت ڕەسوولی ئەکرەما ئاوا کۆمان کەیتەوە بانگمان بکە و دەرمان نەکا شەفاعەتمان بۆ بکە بە دەستی مبارەکی خۆی ئاوی کەوسەرمان باتێ لە توێنێتی نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ یا ڕەبی خوایە ئەم مەجلیسەمان کە مەجلیس سڵاواتە باس و خواسی ڕەسوول الله صلی الله علیه وسلم مەجلیسی ذکرە خوایە ئەو پێغەمبەرە نازدارە تۆ ئاگادارت کردووە ئاگای لە مەجلیسەمانە خوایە ناوی خۆمان و ماڵ و منداڵ و باوک و دایکمان لەو دەفتەرە تایبەتیەکەی تۆ مار بکە لە ڕۆژی قیامەتە بەدەم و سەدای پیرۆزی خۆی بانگمان لێ بکە بڵێ ئەمانە ئومەتی منن ئەمانە لەژێر سایە و ئاڵا و پەرچەمی منان من شەفاعەتیان بۆکەم خوایە ئەو پێغەمبەرە بانگمان بکە و دەرمان نەکە یا ڕەبی خوایە گیان لێت ئەپاڕێنەوە لەبەر جاه و مەقامی و پێغەمبەرە نازدارە صلی الله علیه وسلم دڵ و دەروونمان شیفا بەی یا ڕەبی خوا شیفای جەسە و ڕۆحمان بەی شیفای نەخۆشی ماڵمان بەی شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بەی یا ڕەبی خوا لە دەرد و بەڵا و مصیبەت و سەی و ئەسقام و نەخۆشینی خراپ خۆمان و خانواده و ماڵ و منداڵ و
وڵاتمان پارێزاوکەی، کوردستانمان پڕ لە خێر و خۆشیکەی، کوردستانمان ئاوەدانکەی یا رەبی خوایە لە قەیران و گرانی و ئاشوب و فیتنە ئەم وڵاتە پارێزی یا رەبی خوایە ئەوەی دۆستمانە دۆستی بی، ئەوەی دشمنمانە خوایە داوای هیدایەتی بۆ خوایە هیدایەتی بی. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم.